ئێستا هەموو شتێک باشە. سڵاو و حورمەت بۆ هەموو لایەک عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد. بەڵێ بۆ تەرتیب بکەم کاکە ئاوەتەچە خۆین بۆ ئامادە بکەم. تەواو کاکەش بیعیب. باشە بەخێر بێن سەر چاوەڕێزان و خۆشەویستانی من. دەبزانین هەموو شتێ تەواوە. خۆیەتی ئێستاچی دز لەو منتیقەی گەرمیانە هەیە هەموو لێ خۆیان تەعالە ئەم شوارە مەحموود باسی شیەکە هەچی دزی کەلارە ئێسەیەت هەرە وەڵا دزی گەرمیان و کەلار و دەربەنی خان و ڕانیە و ئاوە یەکێتی و پارتی و مالم ئەلۆ دزەکان قەسمەوانێ هەموو دزانە هەموو ئێسەیە نەبزانێ ئارام ئەحمەد باسی کامانەکە وەڵام شۆ باسی زۆر کەستانەکە مەخ هەمووتانەکەونە کەمینەکەی ئارام ئەحمەد ئەم شۆ بەخێر بن خۆشەویستان بەخێر بن یاخۆ شێخوا بەخێر بن بە تۆ لە دەرمانەکە بخۆینەوە کاکە ئەوە مەوەی کاسپەڕە فیلمیشی هین هەبوو کارتۆنی بوشی بوو یاخوا بەخێر بن وڵای ئێستا دزەکانی مەرجی پەروێزخان هەمووی یەن ئێستا حەچی دزی ئەو مەرجە پەروێزخانەیە هەمووی یارەزانم ئارام ئەحمەد باسی کاممانەکە خەبتان نەبێ هەمووتان باکم قەسەم بەخوا لە ساڵی 91 و 92 لە ساڵ 97 و 98 ئەو سیانی قەینا ئەهێڵمەوە لە ساڵ 97 ئەو کەسەی کە پۆستی بەدەستەوە بوو بێ دزی تیا کردووە بۆیە ئەو کۆمەلگای ئێمە ئاوای دیاتوە عەزیزان یاخوا بەخێر بێن 2 دقیقەیەک ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە دواییش دەسەکەین بە قسە و باسەکان و دزیەکان ئەم شەو ڕەنگە 1 ساعتمان پێ بچێتە هەمووتان بێ عەزیزان بە هەموو دزەکان باسکەین ئەرە وەڵا جارێ سەرەتا بەلەی پچمە ناو بابەتەکان و دزیەکانی ئەو مەرزە و ئەوانی کە لە گەرمیان و ئەوانە ڕووەدا عەزیزان ئەمەوێ هەروە پێشەشی هەنوە چەند دەقیقەیەک قسەتان بۆ بکەم دوای ئەوە ئەچمە ناو بابەتەکە هەڵبەتە ئەمە ناوم ناوە دەبری پێشەشی خۆشەویستان ئەمەی کە ناوی دیداری سلێمانی و ئالەم بابەتانە بوو ئەمە جگە لە گاڵتە جاڕی نەبێ هیچ شتێکی تر نییە و خەڵکیش بەڕاستی گاڵتەی بە عەقڵی کۆمەڵێک قاچاقچی و کۆمەڵێک دز و درۆزن و کۆمەڵێک ساختەچی سیاسیەت کە گیرفانی خۆیان پڕە و شاهانە بۆ خۆیان ئەژین کۆوە بنەوە جا لە هەولێرەوە بێ یا لە بەغاوە بێ یا لە سلێمانیەوە بێ هیچ لە مۆزوعەکان ناگۆڕێ ئەوەی کە پێڵێن دیداری سلێمانی جگەل لە کۆبوونەوەی کۆمەڵێ تاخوت یا کۆمەڵێ دز یا کۆمەڵێ گەنەخۆر کۆمەڵی ئینسانی درۆزن و ساختەچی هیچ شتێکی تر نییە و هیچ خێرێکیشی بۆ خەڵکی کوردستان نییە بەڕاستی و ئەمەندەش خێری بۆ خەڵکی سلێمانی نییە عەزیزانی ئارام ئەحمەد لەبەرەوە کەس دڵ بۆ شانە خۆش نەکا دیداری سلێمانی دیداری سلێمانی چییە هیچ کۆمەڵێک کەسی وەکو ستان عەبدوڵڵای ساختەچی کە باوکیشی بەعسی بووە کە ئەیکێتی خۆی کوشتێتی خۆیشی بەعسی بووە ئەو ئێستەیەت مایگەچێ بەرەو ڕووی قساکەت و ئالەم بابەتان یا پاڤڵیت ئەلەم ئەوە قسە باسەکە لەبەرەوە ئەم دیدارشتانە هیچ قیمەتێکی نییە هیچ ئەرزشێکی نییە تەنها ئەوەیە کۆمەڵێک دەموچای دز و درۆزن بە یەکەوە کۆ بنەوە و مایگەشتە بەردەمیان و کۆمەڵێک قسەی قۆڕەکەن و هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێم 32 ساڵی ڕێبەقی شام کۆبوونەوەانە هەر هەیە هەر هەمووشی بێخێرەوەی سوودێکیشی نییە عەزیزانی من نێشی لەڤان بارزانیش کەیە بۆ سلێمانی عەزیزان ئەمە بۆ هیچمان تازە نییە بەڕاستی نێشیلەڤان بارزانی من لەبیرم یە نێشیلەڤان بارزانی ها بۆ گردەکەی گۆڕان کاتی خۆی لە گردەکە چووە تەلەڤیزیۆنی کێنێن و هەموو تەلەڤیزیۆن و ئەوەی کە ئیشی تیاکرد هەمی ڕەسمیان لەگەڵا گرت و نێچیر هات و بۆیان شتێکی عەجیب و غەریب بوو لە دواییشان نێشیلەڤان بارزانی ئاوای کرد لە گۆڕانکە کردی باشە ئەمە ڕاستیە فەرمو گۆڕان بەچت دەردێچوو نێشیلەڤان بارزانیەکان ئاوایان لێ کرد پارەیان پێیەن دا ئەنیشن ئەواکەن اینجا کەسی ژوا خۆی نەخەڵەتێنێ عەزیزان لەناو با پارتیا دوو باڵ هەیە باڵی توندڕەو هەیە کە مەسوور بازانی سەرپەرشتیەکە باڵی عەلەساس میانەڕەو هەیە کە نێشیلەڤان بازانی سەرپەرشتیەکە ئەم دوو باڵە هەردووکیان سیاسەت دەکەن باش نییە لە دوجاریش ئەمانە بە هیچ جۆرە یەکتر ناشکێن لە بەرامبەر یەکێتی گۆڕان فڵان ئالەم بابەتانەیە لەبەرەوەی بنەماڵەی بازانی باش ئەزانن چ دەکەن
بەنەرمی نێچیرێت ئاشکێنێ بەڕقی مەسوولیت ئاشکێنێ هەردووکیشیان دوجار تاواکەی یەکترین ئەگەر پاڤڵ و قوبات ئەمەندە گەمژن پێیان وایە کە نێچیرەوان بازانی سبێنێ پشتی ئامۆزاکەی مەسوول بازانی ئایا لە عەرز کە خوشەکەشی ژنیەتی ئەوە بەڕاستی خیاڵیان خاوە بە حەیاتی چۆتان بۆشتان ناکەوێت نێچیرەوان بازانی ئەرکی ئەوەیە کە میانە ڕەوانە بێت سیاسەتکە بە لۆکە بتان خنچێنێ وەکو چۆن گۆڕانی خنکان وەکو چۆن ئێوەی کردو بە قەشمەر ئێوەی ڕسوا کردووە هەر بە هەمان شکل هەردووکیشان تاواکەی یەکترین قەتی چاوەڕوانی ئەوە نەکەن پێتان وابێ پاڤڵ و قوباتەکان پێیان وابێ کە نێچیرەوان بازانی باشە لە مەسول بازانی فڵان ئەمە قسەی قۆرە لە واقع ئەو خەیاڵاتانە بخەنە ئەو لاوەکاکە ئەوە بنەماڵەی بازانیە بە دوو لا مەست و حەیرانە ئیشی خۆیانەکەن ئێوە بەکارەهێنن بە ئارەزوی خۆیان تەجروبەیەکی باشمان لێ هەیە هەتا سەردەمی ئیدریس بازانی و مەسعود بازانی هەر هەمان یاری ئەکرا هەمیشە ئەیان و مەسعود بازانی توندە بەڵام نێچیرەوان بازانین کەسێکی قسە خۆشە خۆش مەشرەبە تێکەڵاوی زۆرەکە زۆر کۆمەڵایەتیە نوکتاکە ئەماکە ئەواکە بەڵام بە هەردوو بارەکە ئەوانە سیاسەتیان نەکرد ئەمیان توندە ئەویان میانە ڕەوە دوجار هەردووشێنێتی تەواوکەن لەبەرەوە خۆتان لەشتانە تێکمەدەن و یاریەکەی ژڕوونە بە حەیاتی نایگین نێچیر و مەسعود پشتی یەک بن لە عەرز باشە بە حەیاتی چادن بۆ ناگوێ بە ئاگاداریتان ئەوە لەوە تەکید بن بیخەنە ئەو کرد لەسەری خۆتانەوە ئەمە سیاست ئاوا جاستەکە اینجا عزیزانی ئارام ئەحمەد بەر لەوەی بڕۆمە ناو بابەتی دزیەکانی سێ ئەو مەرزانە و گەرمیان و ئەلم بابەتانە ئەمەوێ هەروە مەجموعەی قسەتان بۆ بکەم چونکە هیچ ئینسانێک لەم دنیاە نە ئەوەیە هەموو شتێکی پێرفێکت بێ نە ئەوەیە کە بڵێ وەڵامە هیچ کەم و کوتێکی نییە و ئەلم بابەتانە واتە ئەمەوێ بڵێم کە هیچ شتێک لەم دنیاە نە سفرە وەکو سفر نە سەیشە وەکو سەد باش نییە بەڵکو هەموو ئەمانە ئەتوانم بڵێم سنوورین واتە هەتا بازگەی نۆدونۆ یەن و ئەڕۆن و کارەکانی خۆیانەکە عزیزانی ئارام ئەحمەد شەڕی من دژی ئەم دەسەڵاتەی باشووری کوردستان بەڕاستی وەکو نوێژ وایە ئەگەر ئیسلامەکە مسلمانەکان نیگەران نەبن وەکو نوێژ وایە چونکە بۆ وەکو نوێژ وایە لەبەرەوەی من شەڕی تاغوتەکانەکەم ئەمەش بەر لەوەی خواستی من بێ کە شەڕی تاغوتکەی بەڕاستی خواستی خوددایە باشە خواستی هەموو ئەو کەسانەیە کە باوەڕدارن باشە نەک نوێژێک بێ کە تەنها خۆی لە پەڕانەوە بینێتەوە بۆ دەستکەوتی تایبەتی بەڵکو بە پێچەوانەوە ڕێک ئەمە خودداش ئێوێ لەبەرەوەی کە دژی تاغوتەکانە لە باشووری کوردستانە عزیزان ئەمەش لە وەکو برادێک کۆمەڵەشتی جوانی بۆ نووسیبوون بەڕاستی کە ئیسفادەم لێ کرد و ئەوتاکە لەم هینا ئیشاریان پێدەم لەم لایڤەیە ئەمە یاسای هێزە کە کێشەیەک ڕوو ئەدا تۆ لاوازی باسی ئەو کێشەیە بکەیت ئەگەر شان بەشانی باسی چارەسەریەکەشی نەکەیت بەڵام بە دێژایی مێژووی قسەکردن و سیاسەتی من هەمیشە باسی هەردووچیانم کردووە هەم باسی خودی کێشەکە و هەم باسی چارەسەریەکەیشت هاوڕێیەک بۆی نووسی بووم لە نامەیەکە ئەڵێ کاتێک کە خودا لە ناوچەی قوڕەیش لە مەکە مرۆڤێکی سادە و ساکاری وەکو پێغەمبەری دیاری کرد بۆ گەیاندنی پەیامەکەی یەکەم جار خودا حەزەتی محەممەدی بەخۆی قانع کرد محەممەدیش هەسا هەمان میکانیزمی بەکارهێنا و هەوڵیدا بە قەناعەتەوە خەڵک بە دەوری خۆی کۆبکاتەوە کە هەروایشی کرد هەر لەبەرەوەیە هەموو ئەو کەسانێک کە دوای ئەم پیاوە کەوتون لە مێژووە هەمویان بە قەناعەتی لە سەدا سەدەوە بە دوای کەوتون باش نییە دیسان لە جێگەیەکی ترا ئەڵێ یا با بڵێن ئاوا قسەکە لێ بکەین ئەکرێ تۆ بڵێ من ئەمەوێ کاتێک تەماتەیە یا میوەیە یا ترەیەک بکڕم کە گرانە کە ئەپرسی بۆچی ئەڵێ لەبەرەوەی کە خەڵک ناتوانێت بیکڕێ بەڵام ئێمە ومانانەکان کاتێک ئەمانوێ ئەو شتانە بکرین کە هەرزان بێ بۆی هەموو کەسێکی فەقیر و هەژار بتوانێت دەستی پێ بکات عزیزانی ئارام ئەحمەد کۆمەلگای باشووری کوردستان لە چەمکی دەوڵەتداری بە تەواوەتی تێنەگەیشتووە ئەوەی هەیە تەنها چەمکی دەسەڵاتدارەتیە واتە دەسەڵاتی چەتەگەری مافیایی دزی درۆزنی لێرەوەیە تاچی ئەم کۆمەلگای باشوورە خۆی هەڕاج ئەکا تەنها لە پێناوی ئەوەیە کە بژی باشە ئەم خۆ هەڕاجکردنەیش بۆ ئەم مۆزوعیش کۆنە هیچ شتێک ناکات
يعني خوي افروشيه بهد صلاتي ام صلاته ام كسك خوي بو بيفروشيه بو موضوع نيه كشي وشينيه هر كسك جرينيه جرينجوي باريشي باتي بيبشي وبتواني شري همو كسي بوكا تنها لبناي بجي وكي خويا بويا بارتي وشيتي لروانجي ارام احمد وشير بنجن شير بنجن يك چاره سري هي اوش برينيتي دراستيا هەتا کۆمەلگای باشوون نەگەنە ئەو قەناعەتە کە ئەم شێرپەنجەیە ببڕن بڕواتە نەبێ هیچ گۆڕانکاریێک لەو کۆمەلگای ئێمەیە ناکرێت. بۆیە ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەبێ بە تەواوی ئێمە دەسەڵاتمان نەوێت واتە دەسەڵاتدارێتی بەڵکو دەوڵەتێکمان بوێت باش نییە دەوڵەتێک کە تاکەکانی لە ناویە بۆ نان بۆ قوتی خۆیان نەفرۆشن بە دەسەڵاتدارەکان. لأن لەبەر ئەوەیشە زیاتر لە 800 ساڵە کورد چونکە داگیر کراوە هەر نازانێ دەوڵەتداری چییە 32-33 ساڵیشە پارتی یەکێتی سێ شەریان بەدەستەوەیە ناتوانن بەڕێوەی بەرن چونکە بۆ لەبەرەوەی نازانن دەوڵەتدارەتی چییە. عەزیزان ئازایەتی تۆ وەکو ئینسانێک ئەوەیە کە گورگ بیت واتە وەکو گورگ بەهێز بیت ئەو کەسانە پشت گوێ بخەیت باش نییە وە ڕێگەت نەدەی سەرقاڵەکەن بەشتی لاوەشیەوە و تۆ یا وەکو ئارام ئەحمەد ڕێگەی خۆ بگریتە بەر و بڕۆی کارەکانی خۆ بکەیت. بۆیە ئەگەر بە مێژوا بچینەوە کاکە پێغەمبەرەکانیش 1001 تۆهمات دەپاڵێن تۆمی ئەخلاقیش قسە دەپاڵێن ئیجا ئارام ئەحمەد چییە کاکە زۆر ئاساییە زۆر ئاساییە. پیاوێکی وەکو سەلاحەدینی ئەیوبی نە سامانی ویست نە دەسەڵاتی ویست نە چێژ و خۆشی ویست بۆ ئەم دنیای خۆی. ئێسەیش دوای هەزار ساڵ خەڵکەیە کوێرانە بێڕێزی پێکا و سوکاتی پێکام کە کێرفی کوردایەتەکەی بەرزە بێتەوە ئەڵێ سەلاحەدینی ئەیوبی دەوڵەتی بۆ دانەبەزاندون دەوڵەتی نەتەوەیی بەبێ بیرکاتەوە نەتەوە لە کێوە دامەزراوە لە کۆمەلگای بەشەریە. من خۆم وەکو ئارام ئەحمەد تەنیا خۆم ئەتوانم هەڵەکانی خۆم دەستنیشان کەم عەزیزان من 30 ساڵە قسە ئەکەم باشە ئەنووسم هاوارەکەم چەند جارێک بە تووڕەیی قسەم کردووە پاشان هەستم کردووە کە ئەم تووڕەبوونە بەڕاستی شتێکی پێوتوم کە خۆش نەبووە لەبەر خاتی کەسایەتیەکەی خۆم نەک لەبەر خاتی بەرامبەرەکەم کە وەختێ بۆ نمونە سێری کۆمنتەکانم کردووە لەسەر بنەماڵی بازانی یا جەلالیەکان قسەم کردووە حورمەتم بۆ ئێوە هەیە بەڕیز ئەنووسێ گوبخۆ من کادانەوەم هەبووە هەمان قسەم وتۆتەوە دژی جەلال تاڵەبانی دژی مەلا مستەفا دژی مەسعود بازانی دژی هەموو ئەمانە لە کاتێکە نە مەلا مستەفا نە مەسعود بازانی نە جەلال تاڵەبانی ئەم قسەیان بە ئارام ئەحمەد نەوتووە کۆمەڵی ڕەشۆڕوت کە بۆ دینارێک هاتنەوە قسانیان کردووە بە من بەڵام من کادانەوەکەم لە تووڕەبوونە ئاوامتووە ئەمە بۆ کەسایەتی خۆم خراپە نەک لەبەر خاتی مەلا مستەفا و مەسعود و جەلال و ئارام بابەتانم لەبەر حورمەتی خۆم لەبەر کەسایەتی خۆم بەڕاستی بۆیە هەمیشە کە ئینسان تووڕە ئەبێ قساکە کۆمەڵێ شت ئەڵێ ڕەنگە بەسەریا تێپەڕێک کە بەڕاستی جوان نەبێت و کەسایەتێکی خۆشی ئەو نوع لە قسە و باس قبول ناکەم. عەزیزان من ئێستا لەگەڵ ئێوە قسەکەم بڕوام وایە ئینسان بەبێ نەیار بەهای نییە جا ئەو نەیارە نەیاری فکری بێت یان نەیاری سیاسی بێت باشە بۆیە من لە چاوی دوژمن و نەیارەکانی خۆمەوە بەهای خۆم ئەبینم باشە لێرەوەیە بە ئێوە ئەڵێم ئێوە کە گوێگری ئارام ئەحمەدن ئارام ئەحمەد مەبین وەکو کەسایەتیەک گوێ بۆ قسە و باسانم بدەن بەڕەعەکانم بدەن بە بیر و بۆچوونەکانم بدەن ئایا دژی ئەم تاغوتانە ئەم قسانەی من ڕاستە یا ڕاست نییە هاوارەکانی من ئینسانیە یا ئینسانی نییە باش نییە با من ئەسڵ نەبم بۆ ئێوە کار و کردەوەکانم قسە و بەحسەکانم بیر و بۆچوونەکانم ئەوەی کە خەوی هەرچی دز و جەردە هەیە تارومارم کردووە ئەمە بۆ ئێوە گرنگ بێت. بۆیە من ئەزانم چەندە دۆستم هەیە ئەوەندەش نەیارم هەیە لە دز و گەندەڵەکان باش نییە بەڵام من هەمیشە بە لێدان لەو خاڵانە دەستنیشانەکەم کە ئەزانم خاڵەکان چی ئەمە تێگەشتی منە بۆ ئەم دنیاە. بۆیە من وەکو ئارام ئەحمەد هەتا چێش لە دوژمنەکانم ئەبینم کە باشە کە دەنگەدەنگی ئەوان نیشانی ئەدا من چەندە بەهێزم ئەو هەموو هێرش و قسە و باسەوانە پیشانی ئەدا کە من چەندە بەهێزم بۆیە زۆر جار هەموو وتنەکانیان بەڕاستی ئارام ئەحمەد خۆشحاڵەکات کەواتە من هەم بوونەوەرێکم بۆیە ئەم هەموو دز و جەردە و گەنەخۆر و ماستە و چی و چۆر و مۆرەیە دژایەتی ئارام ئەحمەدەکەم.
بۆیە عزیزان ئەوەی کە من کردومە تەنها لە پێناوی بەرژەوەندی گشتیا بووە نەک بەرژەوەندی شخصی خۆم ئەگەر بەرژەوەندی خۆم بوومایە دەبێ بوو پێگەشت بووم با ئێستا بچینە سەر مامە دزیەکان عزیزان جا جوان گوێ بۆ ئارام ئەحمە بگرن با بزانن کە کاک هێمن نووریەکان لەو مەرزەیە خەریکی چی بۆتان باسکەم عزیزان ئەمەش ڤیدۆکانیشتان پیشانیم خۆشەویستانی من کاکە تەواو تەلەفۆن مەکەن کاکە تەلەفۆن مەکەن برایم تەلەفۆن مەکەن عزیزان هێمن نووری لە 18/1/2023ەوە تەنسیبەکەی کە بە ناسایی بۆ ماوەی ساڵێک بۆی کراوە تەواو بووە کەچی لە شوێنی خۆیەتی وەکو بەڕێوەبەری گومرشی گەرمیان بەردەوامە لەسەر کارەکانی خۆی ئیمزا لەسەر هەموو شتێکەکە حتا بە خەرجکردنی مانگانەی کۆمپانیاکەی خۆشیەوە خۆشی کۆمپانیا هەیە لە سەردەمی ڕێباسی حەملانە لەلایەن بازرگانێکی یەکێتیەوە مامەڵە بۆ دانانی کۆمپانیایەکی تر کە لەسەر کاری کەوالیەتی و ئەمانەکە کۆنتڕۆڵ لەناو مەرجی پەروێزخانە بۆ تەحکیمکردنی ئەو ئۆتۆمبیلە باڵغەرانەی لە ئێرانەوە ئەگەڕێنەوە بەڵام ئەم ئیشە سەری نەگرتووە دوای ئەوەی کە ئاواتی شێخ بووە بە وەزیری دارایی ئەوە کۆمپانیایەکی تری بە ناوی دیاسا کە هی هێمنی نووری ئەحمەد بەسەیە بەڕێوەبەری گومرچی گەرمیانە گرێبەسی کۆمپانیەکە بە ناوی هێمن خۆیەتی خاڵ بە خاڵ هەر هەمووتان بۆ باسەکەم عزیزانی ئارام ئەحمەد هێمن خۆی ئەفسەرە لە پاسەوانی سنووری عێراق لێەوە تەنسیب کراوە بۆ سەر وەزارەتی ناوخۆیی هەرێم لە وەزارەتی ناوخۆشەوە بە واستەی ئاواتی شێخ جەناب بە نایاسایی تەنسیب کراوە بۆ سەر وەزارەتی دارایی هەرێم وە کراوە بە بەڕێوەبەری گومرشی گەرمیان هێمن لەبەر دزی و ڕاوەڕوود خوێندنی تەواو نەکردووە شادێکی تەزویرکراوی لە بەغاوە هێناوە ئەوەتە کە ئێسای بینی بە ملیۆن ئەڵێن یەک باش نییە بۆ ئەم بەڕێوەبەریش باش نییە بۆ ئەم یەک ساڵەیش بەبێ بەڵگەنامەکان کە لەلای ئارام ئەحمەد هەیە زیاتر لە 40 دۆلار بە تیلیان داوە هێمن زیاتر نوێنەری ئیدارەی گشتیە باشە بەڵام ئاواتی شێخ جەناب کردوویەتی بە بەڕێوەبەری گومرشی گەرمیان و هێمن ئێستا هەم مدیری گومرشی گەرمیانە هەم خاوەنی کۆمپانیایەکە لە ناو مەرجی پەروێزخان کە مانگانە سەدان ملیۆن دیناری عێراقی ئەخاتە ناو ئەم جیفانیەوە باش نییە بەپێی ئەو بەڵگانەی کە لای منە تاوان هەمووی لە ناو مۆبایلەکەمە هەیە و لەسەر کۆمپیوتەرەکەم هەیە خۆشەویستان کە هەموویتان ئەمشەو بۆ ئەوەکەم پەلەمەکەن بە ئەمەش خێنە ئەولاوە ڕۆژی 27/10/2021 بە ئامادەبوونی کەسێک بە ناوی عەلی تۆفیق مدیری ئەو کاتەی مەرجی پەروێزخان و حسێن ئەحمەدی مدیری پێشووی گومرچی گەرمیان ئاواتی شێخ جەناب لە بانکی باخان لە سێمانی لەگەڵ نوێنەری شۆفێرەکانی مەرجی پەروێزخان کۆبنەوەیشی کردووە لە ناو خۆیانە بۆ چارەسەری ئەو شۆفێرانی کە خەریکی مانگرتن بوون یەکێک داواکاری شۆفێرەکان چی بۆ خۆشەویستان بە تایبەت کۆمپانیاکەی هێمن کە بەڕێوەبەری ئێسای ئەو گومرکەیە لە سەردەمی کۆرۆنایە بۆ کەمکردنەوەی مەترسی ئەمەدانراوە کۆرۆنا ئێستا نەماوە بەڵام ئەم کۆمپانیای هێمن 10 ساڵی تر گرێبەسی هەیە کە لەو مەرزا وجودی هەبێ باش نییە لەمەیشە عەزیزان کەسێک با بڵێن شاسواری کوڕی ئاوات من تا ئێستا هەر نەمزانی ئاواتی شێخ جەناب عەزیزان کە شاهینیشی هەیە کوڕیشی هەیە کە ناوی شاسوارە شاسواریش ئێستا کە کوڕی ئاواتی شێخ جەنابە لەمانە هەر هەمووی بەشی هەیە ئەوش بۆ خۆی خەریکی دزیە کوڕەکەی ئاواتی شێخ جەناب واتە ئەم کۆمپانیایە هینی هێمنە و هینی کوڕەکەی ئاواتی شێخ جەنابە بەیەکەوە جا ئەوە خۆشە خۆ وەزیر بیت و ئاواتی شێخ جەناب و کوڕەکە شەریکە دەست بێ لە بەرزەکانە و هێمن پیاوە بێت و عەباس پیاوە بێت و فڵان فیسارەکان پیاوە بن هەر هەمووشی لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکان و ئەمانە خەریکی دزی و جەددی و ڕاوڕوتن لەو کۆمەڵگەی ئێمە عەزیزانی من باش هێمن گردێکی 22 لە گوندی سەوز بڵاق تەلبەن کردووە و ڤێلایەکی 1000 مەتری تێدا دروست کردووە عەزیزانی ئارام ئەحمەد ئەم هێمنە بەردەوام خەریکی ڕاوکردنە ئاواتی شێخ جەنابی زوزوو ئەچێتە ماڵەکەی لە سەوز بڵاق بە ئەسپ و تانجیەوە پێکەوە ئەچن بۆ ڕاو و شێخ ئەحمەدی نۆکانی زوزوو دێتە لایەن و پێکەوە ئەچن بۆ ڕاوکردنی ئاسکەکانی گەرمیان
ئەم ماڵەی هەیە من لە سەوز بڵاغ هەتا مەلها و شوێنی سۆزانی و کاری لە شرۆشی و ئالم بابەتانەیە. جا با بزانیشین ڕاوە ئاسکەکانیان چۆنە با تۆزێکی تر ڤیدیۆکاتان پیشانیان عزیزان چۆن ئاسکیان بەشانەوێت لەو گەرمیانەیە خەریکی ئاسک و ماسک و ئالم بابەتان و ئەیان کوژن و ئەیخۆن و ئالم بابەتانە. جا کەسێک لەو گەرمیانە ئاسک کوژێت و شانازی پێوە بکات و بقێڕێن بڵێ کوڕە قارەمانەکانی گەرمیان ئاسکیان کوشتووە ئەم هێمن و ئەم نازانن فڵان و فیسار و ئاگرین و ئالم بابەتانە ئەبێ ئەمەتر دەستیان بە پارە بگە ئەبێ چی بکەن. باشە طبعاً ڕۆژانە سەدان جلیکانە بنزین کە سایقەکانی مەرز بە قاچاق ئەهێنن لیان وەرەگرن هێمن وەکو بەرتیل ئەیبا بۆ ماڵی شێخ میقدادی مەسئولی مەڵبەندی گەرمیانێشێتی. جا عەزیزان سەلەبەریان ئاوا وەکو ئاڵقەی زنجیر هەر هەمووی بەساوە بەیەکەوە و هەر هەمووشیان خەریکی دزین. خۆشەویستانی ئارام ئەحمەد هەموویان خەریکی دزین. باشە بۆیە هێمن کە لایڤەکەی لەسەرەکەم بە تەواوەتی مەرزی پەروێزخانی کۆنتڕۆڵ کردووە چونکە گۆڕان پیاوێکی داناوە زۆر لاواز بە ناوی عەباس کە مدیری مەرزەکەیە لە ترسی هێمن نایەرێ یەک قسە بکات مەلەفی عەباسشم لەبەردەستایە لە لایڤێکی ترا بۆتان باسەکە. هەتا عەزیزان ئەم هێمنە و لەگەڵ گروپەکەیە چەک و دەمانچەی کاتە مەسەود لە ڕووسیا و بوڵغاریاوە ئەهێنن بە تەنسیق لەگەڵ بنکەی ئاسایشی پەروێزخانە بەتایبەتی مەسئولی بنکەکە بە ناوی خالید ساڵح داخلی ئەکا بۆ ناو هەرێمی کوردستان. باشە چەک و ئەوانش ئەهێن سەیری ئەم بێئینسافیە بکەن کە کەسەکە ئێساش لە زیندانەیە. ساڵە بە لە ئێسا واتە لە ساڵە بە لە ئێسا هێمن کە تازە ئەبێ بە بەڕێوەبەری ئەم گومرشی گەرمیانە لەگەڵ کابرایەکی تلیاک فرۆش ئەبێ بە شەڕیان. کابرا لە ئێرانەوە کریستاڵی بۆ هێناوە واتە بۆ هێمنی هێناوە بەهۆی ئەوەی کە لەسەر نرخەکەی ڕێنەکەوتون کابرای دا بۆ بەر شەق و بۆ کەس دوایش بەگرتنی داوە و ئێستا ئەو کەسە حکم دراوە لە زیندانەیە. لە ناو خەڵکیشا خۆی فش کردبووە کە گوایە بۆیە لێ یاوەمە کریستاڵی پێ بووە ئەنی کردی بە پیاوەتی و بە قارەمانی بۆ خۆی دەکاتێکە خۆی بۆ خۆی هێناوە بەڵام لە سێرەکەی ڕێنەکەوتون. باشە عزیزان ئەمانە هەتا ژیانیان بۆ خەڵکی ئاسایی لە ناو ئەو منتیقا ئەو ناوچەیان نەهێشتۆتەوە. مەسەن تۆ سەیریکەن 15 کەس لە ناو مەرزی پەروێزخانە کاری گۆڕینەوەی پاریان کردو خەڵکی فەقیر و هەژار و داما و باش نییە کە کاریان دەست ناکەوێت ئەچن لە بازاڕە دۆلارە ئەکڕێ ئەیبا لە مەرزەکە ئەیفرۆشێتەوە بەشی میشەڵا 6 دیناری دەستکەوێت. باشە لە 100 دۆلارێک بنمونە چەندێکی دەستکەوێت. بەڵام هێمن وەکو بەڕێوەبەری گومرشی گەرمیان ئەو ئیشێکی کۆنتڕۆڵ کردو عزیزانی من ئەمانە تیاخواردنیان نییە زۆر سەیرە. خۆ پێم وتن ئەها هێرۆی وت بەخوا ئێسش قیسی شقەکەی هیمان نیاوە هینەکەی بەریتانیا ئاوەیە. جا هێمن نووسینگەیشی کردوێتەوە بۆ خانمۆڵەیەک دەورە بن لە مەسەلەی خانمۆڵەیە کچەکە خەڵکی سلێمانی عزیزان ناو وێنەی لەبەردەستایە بە حساب خەریکی کاری بازرگانیە و زۆر نزیکە لە هێمنەوە. ئەم کچە لەلایەن شێخ ئەحمەدی نۆکانەوە بە هێمن ناسێنراوە. باشە ئەم کچە زۆربەی جار کە دێتە گەرمیان ئەچێ بۆ باخەکەی هێمن لە سەوزە بڵاخ و لەوێ لای هێمن ئەمێنێتەوە. هێمنیش جاجارە ئەڵێ ئەخوار دەستی شێخ ئەحمەدی نۆکانی بەجیاکات جامانە کشش بووێتی ئەنێرن خۆشەویستانە هێن بۆ ئەملا بۆلا. باشە واتە ئێستا هەموو ئەو گەنجانە ناچارن لە نووسینگەی ئەم کچە دۆلار بکڕن خۆشەویستان. ئەمانەی تر لە ناو مەرزی پەروێزخان لە ماوەی ڕابردووە ئەم کاسبکارانە خۆپیشاندانیشیان کرد بەڵام هێمن لەگەڵ عەباسی مدیری مەرزی پەروێزخانە هەڕەشیان لێکردن کە ئەگەر ڕازی نەبن بەو شێوەیە بۆیان دانراوە ئەوە هەر هەمیان دەرەکەن. چاوتان لێ عەزیزانی ئارام ئەحمەد جادوو لە ڕوویەوە بێم کچە چی پێوە بێ وا هێمن و شێخ ئەحمەدی نۆکان ئاوای بۆکەن ئەو خەڵکە هەموویان خەنە ئەو لاوە تەنها بۆ ئەوەی بچن بۆ لایەن. باشە ئێستا ئەم کچە جوانانە لەلایەن ئەم پارەدارە ساختە چیانەوە ئاوا بەکارهێنێن هەم بۆ ئێواران بۆ یاپراخ هەم بۆ ناڵە ناڵی شەوی باخ. باشە کاکیجیان ئەمە ئیش و ئەخلاق و ئەتوارەکانیانە بە شەرەفم عەزیزان هیچ حاشا حاجی ناکەم یەک دەوڵەمەند ئەوەی کە هەڵتۆقیوە بە عەرزە بە دزین نییە بێ ئەخلاق نەبێت نییە بێ ڕەوژ نەبێ نییە ژنباز نەبێ نییە دەرمانخۆر نەبێ نییە ئەمە ئەوە نەبێ هەر هەمویان یەک لێک بێ ئەخلاق و بێ ڕەوشتن ئیش و کەرن تەنها ئەم بەشتانە. باشە جا ئەگەر ئێستا ئەم کچە بدوێنی ئەڵێ لەگەڵ کاکشێر ئەحمەد هەیە من کاری بزنس دەکەم کاری بزنس ناکەی بە قوربانێ تۆ دایمە لە باخەکەی چیەکەی شۆرێ لەوێ خەریکی کاری بزنسی لە باخا بزنس دەکەی ها
دەبێ مەمنونیشم ببن ها لەبەر ئەخلاقیات و کەسایەتی کاک ئارام ئەحمەد ناوەکەت نابم و وێنەکەشی بڵاو ناکەم دادێکیان ئینا ئەزانم بۆچی ئەچی بۆ لای شێخ ئەحمەدینەوەکان و بۆ لای نازانم ئاواتی شێخ جەناب و ئالم بابەتانە جا برادەرێکی یەکێتی عەزیزان کە گۆڕانە لەم وایە تەلەفۆنی بۆ کردوم کاک ئارام بەڕاستی کاگاواتی شێخ جەناب لە شاخە ئەمە ڕەفیقی ئاوای شێخ جەنابە لە شاخە کاکە وان نییە لەباری ئافرەت و وان زۆر بە ئەخلاق وتم جا کاکە لە شاخە کاڵە مەگەر توای لەگەڵ کەرابی کردایە بۆیە نەبووە ئێستا پارەی هەیە و ئەم هەموو کچە جوانە هەیە و ئەوە بۆ خۆی ئێستا ئیکاسە دەمی شاخە خۆ لەگەڵ نێرەکە لە نایکە کاکەجیان ئەمە فەرقی هەیە بۆیە عەزیزان مەلەفی عەباسیش هەر بە هەماش کرد لە بەردەستی ئارام ئەحمەد هەیە جا لەمەوە پێشوا هەیە من مەجموعەیەک لە فەرمانبەرەکانی نەقڵ کردبوو خۆشەویستە و یەکێکی لەو فەرمانبەرانە کە نەقڵی کردووە بەدارە بویستێتی ئیشی پێکایە بە دڵی بۆ ئەلەم بابەتانە ئەچێ چەند چەکی ئێمفۆڕە چیە یا بە سێ چوار نەفر بچن بیهێنەوە کابراش لەجا خۆ چەکی باە بخۆم خۆمشمە بۆ لای سپێسەکەوە بچێ چەک با بە کەسێکی تر اینجا عەزیزان سێری لێپرساوی مەڵبەندی 11 ڕێخستنی گەرمیان کەن میقداد شێخ بەهادی سێری ئەمەکەن طبعا پاش کۆنگرە یەکێتی بووەتە خاوەنی کۆمەڵێک مڵک و ماڵ کە پێشن نەیبووە یەکەم با بۆتان باسکەم ئەم شێخ مەقدادە کڕینی قاتێک شوقا واتە بەکاملی لە شوقەکانی دەواازە سیتی لە سێمانی بەڕووبەری 700 مەدر کە نرخەکەی 43 دەفتەر دۆلارە پاشان بای 10 دەفتەر دۆلاریش بەس ئەشێری ناوەڵی تێکردووە دوو کڕینی دوو ڤێلا لە بەرزاییەکانی سلێمانی بۆ کوڕەکانی بەناوەکانی میرکۆ لەگەڵ زانست کە هەرێکیشیان بای 7 دەفتەر دۆلارە بەڵام لە ڕێگای مەریوانی بەزاییەکانەوە داشکاندنی بۆ کراوە بە 11 دەفتەر دۆلار جاسەیەکە کێ لەو کۆمەڵگایە حاکم و دەسەڵاتدارە عەزیزانی ئارام ئەحمەد خەڵکیش ئەڵێ ئارام ئەحمەد جا باسکردنی سوودی چییە باسنی سوودی نییە بەڵام خۆیش نەبێ خەڵک ئەزانێت کە ئەمانە دزوو جەردە و بێشەرەف و بێقیمەتن تەنها ئەمە گرنگە هەروەها دوو پارچە زەوی کڕیوە لە کوتسات هەر یەکیان بە 15 دەفتەر دۆلار لە کاتێکە بە پێی سەرچاوەکانی من پێش کۆنگرەی چوار باش نییە چەندین جار دەفتەر و دوو دەفتەری لە لاهوری شەرنەجی وەرگرتووە بۆ سەفەر بۆ ئەم لاوەدا ئەمەی شێخ مەقدادە کە شانازی بە پەساپۆرتە سویدیەکەیەوە کە ئەمە ئەمەیەکێکە لە دزەکان خۆشەویستان لەگەڵ هێ من و عەباس و ئالەم بابەتانە ئەمەدە بیرم نەبوو سەریکە سەری هینکەن سەری هێ من کەن کار ئاسکی بە شانەوەی خۆشەویستان ئەیبینن ئەوە کشتێتی بۆ شاخ و داخەوە خۆشەویستان لەگەڵ هینە ئاچن بۆ ڕاو لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکان و لەگەڵ ئەوەی ترە سەریکەن یا ببینن سەریکە چۆنی هاتی بەشانیە ئەوە هێمنی مەرزەکەیە جا ئەیژڵێن وەڵا ڕاو قەدەخەیە ئەی باشە ڕاو قەدەخەیە بۆچی بۆ ئێوە قەدەخە نییە ها بۆ ئێوە چین ئێوە کەڵەگان کاکە ها ئەمەش ئاگرینی ناوە خۆشەویستان ئەمەش ئاگرینیشێکە لە دزەکان عەزیزان ئەم ئاگرێ بە ملوێنجی ئاگری نازانم شێتکێیە خزمی ئەو مقدادێ نازانم شێتی ئەمەش ئاگرینە سەریکە ئەویش ئەو کار ئاسکەی کوشتۆ بۆ خەڵەسی لە پەناگرتووە ئەیبینن عەزیزان ئەمەش ئاگرین اینجا پەلەمەکە توخوادانێکی تریش هەیە بە بیدۆزینەوە کاک هو دەگینە بادەنگی هەبێ خۆشحاڵێ قارەمانەکانی گەرمیان و نەزە وەڵی تۆ دزی گەرمیانی قارەمانی گەرمیانی تۆ ئاسکە کوژی ئاسک برزەفڕەکانی گەرمیان وەرە وەڵا ئەسە پێڵم با وەڵە ئەمە برزەفڕەکانی جا باسینەکەی تامی چی شانی مامەردیمە بەواز بەم کۆمپانیا بێنێ بۆ نایە بۆ خۆ دەستکەی بامیشە لەگەڵ
اقرا شعر وجماعتي لا والله بين عزيزان اما كاك همنو ام جماعتي لو لقى شيخ حمين وكانوا امانه بس خليك الراو اسكن كشي اجنا ولا كاك جان اسك هنا نابي او كانوا نابي الراو كانوا انا بابتانا خوش عشان اوا دولته مديري قمرك بي اوا حيوان بي بشانتا شاوري عزيزا اوا اسك كوشن لو قالني انا بي بشانتا كشي اجلي شي ولا كاك جان الراو قد خيو او الراو كاماكن واواكن اما نكنا في دوانا كاك هي من جان لقى شيخ حمين وكانوا لقى هنا لقى امس ساكت شكيت لا وزيري ابوري ها ناوي شيا لقى اما تشيني واي اما تشي يا زحمه النبي جاورا عزيزان تو ورا عزيزان وخوش ويسان امانه ورن كومل قابر وبرن باشا ام همو اسر كوجو قاكي كوجو الم بابتانيا كشيخ سيشان لقلا كان هم خويا باشا في شريف باشنيا هي من على شيء ولا كاكا باوكي من شهيد ولا باوكو شهيد نبو كاكي جان ولا برا باوكي كنت بيرو اخي تو كاكا شهيد جواز كاكي جان كاتوكا اكيد بيريك او مردنيب يعني واش رازم بو باوكي تاع جندنا ما بلام درو ما كان كاكا ايوا امن لقى الشيخ حمين وكان لقى اوتي الشيخ جنابه اشن لو خانوي كيسا باسم كيف سرقال السكس كدن لقى افتا واشن بوراو وهاتشي باخلاقي كان ودزي كان مالي او خلق يخون وطالاني كان انا ما حميج راس بيتو او صوت انا كا بو همكم القا ابي همو كلمه مزانه كشيخ مقداد كان ام هيمنا الشيخ حمين وكان و كراكي اوتي الشيخ جناب باشني همو امانه شلون خليك دزي وخليك جادين لو شيء عزيز اینجا سری مقدار کن خوش نیستن سری کن. عليه هروها کار پشکو شراکتی هی لکارگی درست کردنی مشروب بناوی گرینلاند لگل دکتور تهرسو. لمیش لبشی هی او مقدار. باشه اسم پیای پاولا. پیشیش پیای لاربو. اینجا لخالی پنجا چند قپانیشی چیشی هی لمرزی باشماق بناوی رزگاری خالی تاتانی و برایکیشی بناوی عبلا شریکتی. باش. هروها لپرویس خان قپانی کێشی هەیە شەریکە لەگەڵ کوڕێکا کە سەرپەرشتی قپانەکەیەکا بەناوی ڕزگار ئەحمەد ئەمە جگە لە ڕازایەکی قپانی هەیە بەناوی ئاری جەمال بەهادین ناساو بە شێخ ئاگرین کە شەریکی ڕێباز حەملانە ئەم ڕزگارناوەیە کە سەرپەرشتی قپانەکەیەکا ئاگرینیش ئەمە بوو کێشا پیشانمان کە ڕسمی لەگەڵ ئەو مەڕێکی وێیە گرتووە ئەمە ئاگرینە دزەکەی ئەمە دزێکی ترە خۆشەویستان بیناسن هەمووتان ئەم دزانە بناسن عزیزان ئەمە ئاگرینە دز ئەمە دزێکی تر خۆشەویستە باش نییە ئەوە مقدار دزیشم پیشانە ئەمە مقدار دزە ئەوەش خۆشەویستن مقدار دز باش ئەم پیاوانە کۆمەڵگەی کوردی بەڕێوا بن کاکە ئێتۆ بەتەمای چی زەحمە نەبێ بەتەمان چی ئێوە لە وەزێت ئەم برازایی بە ناوی شێخ ئاگرین کە برازای پێم وایە ئەم مقدادەیە خاوەنی چوار دانە قەپان لە باشماخ لە پەروێزخان لە سەیرانبەن لە کێلێەوە باشە وە سەرپەرشتی چەندین کۆمپانیا ئەکا لە هەندێکیانە شەریکە هەندێکیشیان خۆی خاوەنی ئەکات کە ئەمانن کۆمپانیەکانی ئەم ئاگرینێشکە ئەم شێخ مقدادەیە کۆمپانیای زینانە سیکۆریتیە خاوەندارەتیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئیختیاری حاجی فارس کە لە کەلار سێمانی دایان ناوە ئاسانکاری تەواویان بۆ کراوەتە تەنانەت خاوەنی مۆڵەتی چەکی ژنی هەر بەنێرەکەری وەکەوەی کە زوو بۆ کۆمپانیای میوانی کوردسات کە شەریکی عەفو کوردستان کە شەریکی جەلالی شێخ کەریمە کۆنە بریکارەکەی وەزارەتی ناوخۆ باش نییە بۆ کاری ئیقامە و کاری مەرز و چی و ئەلەم بابەتانە ئەمەشیانەیە کۆمپانیای یاسا ئۆڵ شەریکی سۆرانی تایتانیک و شێخ مەحەمەی خاڵیەتی کە بەرپرسی هێزی کاردانەوەی خێرا بووە ئەمەش لە کەلار سێمانی دایانناوە کۆمپانیای جیهانی ئەستێرەکان سەری ئەم ناوە گەورە کە شەریکی شێخ ئەحمەدی نۆکانە لە پەروێزخان هەموو گەشتیارێک بڕی 5,000 دیناریان لێوەر ئەگیرێ بە ناوی هەواڵی گەیشتن و چەندین ساڵە داهاتەکەی ئەخۆن بە ملیۆنان دینار کۆمپانیای ئاسمانی کوردستان وەکووتم لە مەرجی سەیران بن لەمەشە هەر شەریکن لەگە شێخ ئەحمەدی نۆکانە هەموو گەشتیارێک بڕی 5,000 دیناریان لێوەرەگرن و خاوەنی شەریکی نووسینگەی پاسەپۆرتن لە سێمانی گەرمیان چەمچەماڵ کە بۆ هەر کەسێک بڕی 10 تا 15,000 دینار لێوەرئەگرن بە تەنسیق لەگەڵ مەلازاهیر و عەمی سالاری جەوازات لە هەموو لایەکەوە بەس خەریکی دزی و پارەپیاکردن
خاوني نووسنگەی ئیخراج گومرچین لەبەر کار ئاسانیکردنی هێمنی حەمەنووری مدیری گومرچی پەروێزخان و عەباسی مدیری مەرزەکە. باشە کۆمەڵێک زانیاری باشم لەسەر کێ هەیە لەسەر عەباس مدیری مەرزی پەروێزخان هێمنی ئەم حەمەنووریە مدیری گومرچی گەرمیان. باش نییە چەندە پارە پێیاکەن چۆن نییە عەباس مانگی چەند پێیاکات زیاد لە 2 ملیۆن ئەو هەر مانگانە هەروکو ئەو خواردنەوە باڵێن ئەم بابەتان. باشە جا ئەم هێمنە عەزیزان ئێستا بۆ بە شەریکی زۆربەی بەرپرسەکان لە ئاواتی شێخ جەنابەوە هەتا شێخ ئەحمەدی نۆکان. باش نییە بەیەکەوە ڕاوەکەن بەیەکەوە ئافرەتبازیەکەن هەموو شتێکن. بۆ هەردێکێک لەم قسانە خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆ هەردێکێک لەم قسانە ئەگەر یاسایەک هەبێ ئەتوانم سەرلەبەری ئەم قسە و باسانی ئارام ئەحمەد بسەلمێنم بەپێی ئەو بەڵگانەی کە لە بەدەستمایە. باش نییە بەپێی بەڵگەکان ئەمانە هەمووی بەڵگەکان خۆشەویستە سەرلەبەری بەڵگەکان لێرە هەمووی ئەم بەڵگانەمە هەر هەمووی. باش نییە هەمووی بەڵگەی یاساییە هەمووی لە مەرزەکەەوە دەسم کەوتووە لە گومرگەکەەوە دەسم کەوتووە چی ئەکەن بەڕاستی هەر هەمووی ئاگا لێ خۆشەویستانی ئارام ئەحمەد. باش نییە جا ئەمەوێ ئەوەی عەباس بەجیا بکەم لەوەی عەباسا کە چەند کە دەستی تێکەڵاوە برایەکی دادوەرە لە گەرمیان ئەوە لەگەڵ عەباسە لەگەڵ هێمنە لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکانە لەگەڵ ئاواتی شێخ جەنابە لەگەڵ ئەم شێخ ئاگرینەیە لەگەڵ فڵانە فیسارەکانە ئەمانش بەنیازم ماوەیەکی تر تەواوی ئەو مەلەفانە خاڵ بە خاڵ بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوون بکەمەوە کە ئەمانە چۆن خەریکی دزیکردن. اینجا سەری ئۆتۆمبیل عەزیزان کۆمپانیای هاورازیان هەیە هی ئەم ڕێباس باشە مەسئولی نووسنگەکەی وەزیری دارایی و براکانێتی ئەم کۆمپانیایە لە بەپێی بەڵگەنامەکان کە لە بەدەستی منایە لە 13 2022 ئۆتۆمبیلی لیکسزی مۆدلە 2000 هێناوەکە ئۆتۆمبیلەکەت خوا عەزیزان ئۆتۆمبیلەکان لەکوێ وەرە مام دز وەرە عەزیزان ڕقەمی 66یان لێاوە ڕقەمی 66 وتیانە بۆی نەگیریا گەوتیان بلە کاکەوە تۆ پێڕێسی بە 66ەکەی مام جەلال کاتی خۆی جاژوە لە بەکرەجۆ چون ئەو ڕقەمەیان لێەوە عەزیزان لە سایە دزیەکانیش. باشە کە هەمووی بە شاحینە ئیهێن بە دزی و بەجێکی. باش نییە هەموو ئەم وترانش هەموو ئەم ئۆتۆمبیلانە هەمووی خوار مۆدێلەوەیە بەڵام بۆ ئەوان هەمیشە ڕەوایە لەسەر شاحینەوە ئەیهێنن مۆدێلی خوارەوەیە بەڵام بۆ خەڵک نابێ بەڵام بۆ ئەمان هەموو شتێک ڕەوایە چەکە هێنن تلیاگە هێن حەشیشە هێنن کریستاڵە هێن هەموو شتێک هێن ئەمانە خۆشەویستان لەو مەرزەوە ئەو هێمنە ئەم گروپە ئەم ئاگرینە ئەم شێخ ئەحمەدی نۆکانە ئەم ئاواتی شێخ جەنابە عەزیزان کوڕەکەی ئاواتی شێخ جەناب هەر هەموو ئەمانە عەزیزان لەو گەرمیانە خەریکی دزی و تاڵان ئەمە جگە لە قەیوان و ئەمانە کە ئەوش ئازیان لە کەلارە نێشتووە ئازیان لە گەرمەنە نێشتووە هەڕێمیان دزی و خۆشەویستە. باش نییە هەتا دەستکاری شانسی ئۆتۆمبیلیشەکان خۆشەویستانی ئارام ئەحمەد. باش نییە ماڵێ ئاوا بێت. جا چەند ناوتان بۆ باکە نازانم بەڕاستی عومەری مریەم و بێستۆنی عەبدوڵڵا و کارمەندی نووسنگە و نازانم فڵان و فیسارەکان کوڕە کاکە خۆ هەر هەمی دزە ئەمانە عەزیزان. باشە عەزیزان بەڕاستی من لێرەوە نەماوم ئێوە کۆمەڵگەی باشوور چۆن ماون باشە خەڵکی گەرمیان بەس ئەم هەموو دزەوە ئێوە چۆن ماون بەڕاستی پێم بڵێن ئێوە چۆن تەحەمولی مانەوە ئەکەن لەو کۆمەڵگایەیە کە بە بەرچاوتانەوە ئەم هەموو دز و بێڕەوشتە هەیە لەو ناوچەیە یا لە هەموو کوردستانە. نازانم بەڕاستی چیتان پێ بڵێم من ئێوە نازانم چۆن تەحەمولی ئەکەن لەو کۆمەڵگایە بژین ئێوە بەڕاستی بەلام بەسێ. ماڵی ئاوا بێزەلامیان هەیە بەنمونە شێخ ئەحمەدی نۆکان یا ئاواتی شێخ جەناب ئێوێ یارمەتی نەخۆشیە بات بۆ مرە بە $500 پارەکەن بەم کەسە کە بیبات هەتا ئەگاتە ئەوێ 300 خوا 200 یا بە نەخۆشەکە لەوە شادزیەکە ماڵتان ئاوا بێ. باشە من نازانم چی باس کەم بەڕاستی باوەڕکە عەزیزان ئەمەندە بەڵگەنامەم لەلایە لەسەر دزی و درۆزنی ئەم ساختە چیانە واللهی بۆتان باس کەم ئاخر معقول نییە کاکە تۆ عەباس و ئەم هێمنە و دادوەر و فڵان و فیسار هەر هەمووی سەرکەن بە یەکە لەو کۆمەڵگایەیە تەنیا و تەنیا خەریکی کۆمەڵکەریشی هین بن خەریکی دزی و تاڵانی بن. باشە خەڵکی گەرمایسە وایە خەڵکی گەرمایسە پێیان بڵێن وەزیرێکی کۆترباس قەسیان ئاواتی شێخ جەنابە ڕاوچێکی کردوتە مدیر وەکو ڕسمەکان و ڤیدیۆکانی پیشان ئەو هێمنە
و ئەمیش عەباسیان هێناوە کە وەختی خۆی چایچی بووە خۆشەویستە لە کۆمیتەیەکی لە کەلارە. یعنی ئەم کۆمەڵگای ئێمە ئاوای عزیزان کابرا چای چییە لە کۆمیتەیەکە ئەیهێنی ئەیکەی بە مدیری بەڕێوەبەری پشتێکی ئەوە ئەجەکە بە دزیکردن خۆشەویستە. یعنی بەلامەوە زۆر سەیرە تۆ ئەڵەی کاکە خەڵکە ئەو خەڵکە فەقیرە ئەو خەڵکە هەژارە بە ئەم دەستی ئەم فەقیرانە بگرین بیان هین بیانکەین بە شتێ پۆستیان بینێ کە پۆستەکە ئیت ئەبێ بەدەست بە ئەمی ئەو خۆیان باشە ئەبێ بەدەست. یەک کەسیش نییە لەم هەموو دزیەی کە لەو مەرزی پەرێزخانە ئەکرێ بکۆڵێتەوە چونکە هەمویان دزن خۆشەویستە هەمووی بە حاکمەوە بە دادگاکەتەوە بە یاساتەوە بە مەرزتەوە بە وەزیرتەوە بە گزیتەوە هەر هەمووش ڕەفیقن بەیەکەوە هەرمە کاکە تۆ لەگەڵ وەزیرەکەیە و لەگەڵ فڵان و فیسارەکانە و بچن ئافرەت بێن و بڕن بەیەکەوە سێکسکەن و بەیەکەوە بخۆنەوە بەیەکەوە ڕاوکەن ئێکەواتە ئێوە سەتەکرێبەکە بەس بۆ دزی و تاڵانی کاکە خۆشتێکی عەجیب و غەریب نییە بەڕاستی کاکە. ئەرەوەڵا کورە کاکە ئەزانم قسەکانم هەرامی ڕاستە بە قوربانتان بم بەڵام زۆر کەس ئەپرسیارە ئارا مەحمەد ئەمە سوودی چییە؟ سوودی ئەوەیە کە ئەمانە لانی کەم خەڵک بزانێت کە دزن حتى لە سوودەکەین کە ڕێخۆشەویستانی من لانی کەم ئێسا ئەبێ هەموو خەڵکی کوردستان بزانێت کە ئەم هێمنە گەورەترین دزە لە منتیقەی گەرمیانە لەو مەرزەیە. عەباس بە هەمان شکل شێخ ئەحمەدی نۆکان بە هەمان ئاوات بە مهمەیە لە مێژووە ئەمە دەرکەوێت کە ئەمانە دز و جەردە و پیاو کوژن کاکەجیان ئەمە گرنگە بۆ من کاکە. ئیشی ئارا مەحموود وەکو شێخ ڕەزاییم باسی هەموویانەکەم هیچ دزیەکانیان. اینجا تکایەکیشم لە هەموو دۆستانەی عەزیزان تکاتان لێ ئەەکەم هیچ کەسێک تەلەفۆن بۆ ئارا مەحموود نەکا بڵێ کاک ئارام باسی فڵان و فیساد مەکە چونکە گومانی لێکم کەوا ئەڵێ بەڕاستی گومانی لێکم ئەگینا دیفاع لە دز و گەندەڵ ناکەی کە تەلەفۆنم بۆکەی گومان لە کەسیاتی دەکەم تکات لێکم ئەو کارە مەکە چونکە ئەو کاتە خۆمەڵم بەخواڕەنگەمە پارێوەگەی پێ بۆی بەمناڵێ ئەو قسانە مەکە ئەگینا مەیکە کاکە تەکلیف لە من مەکە تەلەفۆن بۆ من مەکە بۆ ئەو مۆزوعانە کاکە حاجی عەلی باوکم لە قەبرەکە یازین و بێتەوە دزی بکە گەنەخۆری بکە من باسیەکەم کاکەجیان تەواو حەیای پێوە نایڵم شەرەفی ئەشکێنم ئابڕووی ئەبم لە ناو خەڵکا سووکی یەکەم وای لێ یەکەم ژنەکەی ڕقی لێ بێ وای لێ یەکەم نا ئێستا هێمن و ئەوانە ئێمن و عەباس ئەوانە یەک ساڵ وازیان لێ نایەنم خۆشەویستە یەک ساڵ ئەوە نییە وا بزانێ بەم لایڤەی تر کۆتایی پێێت و تەواو کۆتایی پێێنم نەخێ لە هەچی لایڤەیە باسییانەکە بەشێکی تری دائنم بۆ لایڤێکی تر بەشێکی دانم بۆ لایڤێکی تر حتا یەک دانە ساڵی ڕەبەق تا هەموو کورد ئەتان ناسێ کە ئێوە دز و جەردەن من واسە لێ نایەنم بە باش بزانم واسێنان ناخوات ئەرەوەڵا یەکە بە یەکە تۆ عەباس فڵان 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 ئەم بابەتان باشە بە دادگە و دادوەتان هەمووتان لە قەوایم و حیاتانە بە بەڕاستی ئەرەوەڵا من عەزیزان 48 دقیقە قسە ئەکەم ئەگەر بێت و ئەم مەلەفە هەر هەمووی باسکەم بەخوا بە یەک هەفتە تاوا نابێت با باش بیزانین لەبەر ئەوە ئەبێ بیکەم بە چەند لایڤێک بەش بە بەش باسی بکەم واتە لە هەموو لایڤێکە بزمار بچەقێم لەمانە کە خەریکیشین عەزیزان خۆشەویستانی ئارا مەحمەد کۆمەڵگای ئێمە تەواو بووە بەڕاستی کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای باشوور هیچی تێ نەماوە لەبەر ئەم دز و جەردە و پیاوکوژ و خائینانە خۆشەویستان هەر کەسە ئەهێنی ئەیکەی بە شتێک ئەبێ بەدز بەڕاستی بەداخەوە کاکە بۆچی لەبەرەوەی ئاوەکە لەسەر چاوەوە لێڵە کە لەسەر چاوە لێڵ بوو هەمووی دەسەکەن بەدزی هەر لەبەر ئەوەیشە هەر کەسێ لە باشووری کوردستان پۆستێک وەرئەگرێ لە دوای ساڵێک ئەمەندە پارە پێیاکە خۆشی نازانێت چی هێناوە باشنی ئەمەندە پارە پێیاکە وەرن کام لە ئێوە پیشان خۆتان سیرکەن ئەوەی کە داعەنیشێ پۆستی هەیە بزان چەند دەوڵەمەنە بزانە ژیانی چۆنە بزانە چەندی پارە پێیا کردووە بزانە ڤێلاکەی چۆنە عەزیزان هەر هەمیشی بەدزی باش نییە هەمووشی خۆی بە ئەشرەفی شەریف ئەزانێت هەمووشی خەریکی بێئەخلاقیە خۆشەویستانی ئارا مەحمەد باش نییە هەمووشی خەریکی بێئەخلاقیە چونکە پارەیان پێیە زەلامیان تایە پیری کەڵتەکۆنی کەمتیا ڕەنگ ژنی هەیە هەموو شتێکی هەیە کچی جوانی 20 ساڵی ئەباتەوە سێکسی لەگەڵاکە تەنها لەبەرەوەی پارەی پێیە پارەی دزی و پارەی بێشەرەفیش بەڕاستی باشە ئاوایە مەسەلە ئەوەیشی کەڕەکان لە ئارا مەحمەد ئەم هەموو درۆم بۆ پێشنەوە تەنها لەبەر ئەوەیە کە دزی و بێئەخلاقیەکانیان بۆ خەڵک باسەکەم باش نییە بەڵام قەسەم بەخوا مەگەر مردن کۆڵم پێ با دژیەوە باش نییە شەو ڕۆژ من باسی ئێواکەم هی هەموو دزی و بێئەخلاقیەکانتان ئەو باش بیزان من ئیتر لەوە زیاتر قسە ناکەم خۆشەویستان 50 دقیقە پێم وایە بەسە بۆ قسەکردن لەسەر ئەم مۆزوعانە
چونکە ئەم بابەتی هێمن و ئەم مەرزە و ئەم عەباسە و ئەم برای و فڵانە فیسارەکان قەسەم بەخوا بدە لایفێت بەدە لایف اینجا ئەتوانین خاڵ بە خاڵ هەرچی دزی و بی ئەخلاقیان هەیە بڵایکەیتەوە دڵنیایشتانەکەم وە قەولتان پێدەم کە هەتا یەک ساڵی تر ئەم ئارامەحمە لە زۆربەی زۆی لایڤەکانە ئەبێ ئەمانە بناویان برم بەشێکیان لێ بڵاوکەم و بەش بە بەش و ڕسوایان کەم لە هەموو گەرمیانە کە بیان ناسن ئەم دزانە چی باش نییە ئەرەوەڵە ئیتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ حرمەتم بۆ مریاتانەی عەزیزانی ئارامەحمەد ئەرەوەڵە دەی